بەخێر بێن بۆ لاپەڕەی کوردۆگراف لەم بەشەدا باز لە ڕۆڵی خودی مامۆستا حەسەن زیرەک دەکەین سەبارەت بە ڕۆشتنی لە ڕادیۆی کرماشان. لە بەشەکانی پێشوودا باسی ڕۆڵی مامۆستا مەزهەری خەلەقی و شکرۆڵڵای بابانمان کرد. پێشنیار دەکرێت ئەگەر ئەو بەشانە چەند نەبینیوە سەرەتا بینەری ئەو بەشانە بن. لایک و کۆمنت لەبیر مەکەن. دۆسیەی ژەمارە 3 حەسەن زیرەک. جیاواز لە دۆسیەی بەڕێز بابان و خالقی کەسانێک بۆ چوونی تەواو جیاوازیان هەیە و ئەڵێن لەبەر ئەوەی زیرەک داوای موچەی زیاتری کردووە چیتر ڕادیۆ نەیتوانیوە درێژە بە هاوکاری نێوانیان بدات و زیرەک خۆی بەویستی خۆی ڕادیۆی بەجێهێشتووە. هۆمایونی کەمانگەر لە چەندین چاوپێکەوتندا ئاماژە بەم بابەتە دەکات. باوەکو معاشێکی باشی وەرئەگرت بەڵام هەر داوای زۆرتری ئەکردووەمانە ئیتر وای لێ هات کە تاران وەڵامی نەداوە پێی ئەویش ئیتر وتی ئەڕۆم من پێشتر هەر لە ڕادیۆ بەغا کارم کردووە ئەگەڕێمەوە ئەچمەوە بەغا و ڕۆیشتەوە بۆ بەغا وتی ئەم حقوقە بەشمان ناکە ئەبێ حقوقێکی زۆرترمان پێ بدەن ئەگەر نەیدەین دانانیشی. لە دوایەوە چوو لەگەڵ بەڕێوەبەری گشتیە قسەی کرد ئەوەختە کەسێک بوو بە نێوی فەڕۆخی فەرجان پێی وتی ئەمە لە دەسەڵاتی منان نییە من ئەنووسم بۆ تاران ئەگەر موچە و حقوقی تۆ زیاد بکەن منیش موافقم هیچ مەسەلەیەک نییە. ئیتر ئەو نامەی نووسی بەڵام تاران هاودەنگ نەبوو لەگەڵ داوخوازەکەی حەسەن زیرەک. بەڵام ئەو نامانەی کە بەڕێز کەمانگەر ئاماژەیان پێدەکا و لە ڤیدۆکەشدا هاتووە فەرمان و بڕیاری دەست بەکاربوونە و ڕێکەوتی نامەکان بۆ کاتی دامەزراندنی ڕادیۆی کرماشان دەگەڕێتەوە و بابەتی زیادکردنی موچەی تێدا نییە. لە یەکێک لە نامەکان کە ڕێکەوتی ساڵی 1961 لەسرە نووسراوە کە پێویستە حەسەن زیرەک 3 ڕۆژ لە کاتژمێر 4:30 بۆ 7:30 پاشنیوەڕۆ لە ژێر سەرپەرشتی ڕێبەری ئۆرکێست مەشق و ڕاهێنانی گۆرانی گوتن بکات. هەروەها قادری نەسیرینیا نووسەری کتێبی ناڵەشکێنە کە کۆکراوەی گۆرانەکانی زیرەکە دەڵێت جەماعەتێک با زیرەک دەڵێن موچەکەت کەمە و ئەگەر زیادیان نەکرد هاوکاریان لەگەڵ مەکە. وەک ئاشکرایە مەبەست لەم جەماعەتە محەممەد عارف جەزرایی و حەسەن جەزرایی و عەلی مەردانە کە پێشنیار دەکەن حەسەن زیرەک بگەڕێتەوە بۆ ڕادیۆی بەغداد. جەماعەتێک گەڵێن کاکە تۆ مانگێک 2000 تمەن حەق تا خۆت و خانمت نامەیە بێ لە بۆ تارا بابیکەن بە 3000 تمەن و ئەگەر نەیانگرت بە 3000 تمەن کار مەکە و ئەمانە ئەو شتە دروستەکەن بۆ مامۆستا حەسەن زیرەک جەماعەتێک دیارە کورد دەڵێ تفەڵقی ناوچەوە خۆت دەگرێت کرێمە با زۆر نەچینە ناوەڕووکی ئەو شتەوە کە چەند کەسێک گوناحبارکەین ئیسە لەوانەیە ئەوەش درۆ بێت. بەڵام من لە کەسێکی تایبەتی بیست کە نامەکەیتەوە لە تاران حەسەن زیرەک مەجبورە بێ ئەڵێ من کار ناکەم ئەم پارەیەکەمە. بەڵام مێدیای زەندی لە کتێبەکەی ئیبراهیمی فەرشیدا دەڵێ پێش ئەوەی کە جەزراویەکان و عەلی مەردان سەردانی حەسەن زیرەک بکەن چەندین مانگ بوو کە موچەی زیرەکیان بڕی بوو. بەڵام پاش هاتنی ئەم هۆنەرمەندانە وەک پەشیمانکردنەوەیەک لە ڕۆشتنی بۆ ڕادیۆ بەغداد تەواوی ئەو موچەیەی کەوە پاش کەوتبوو پێیان داین. بەڵام لە دوای ڕۆشتنی ئەم بەرادەرانە دیسان موچەکەیان بڕی. بەڕێز هۆمایونی کەمانگەر لە بەشێکی تر لە قسەکانی ئەڵێ زیرەک لە کرماشان موچەی زۆر بەرز بووە و ڕەنگە لە پارێزگاری ئەو کاتی کرماشانیش موچەکەی بەرزتر بوو بێ. لەو کاتە حەسەن زیرەک خۆی و مێدیە خانمی خێزانی نزیک بە 1800 من حقوقیان بوو. 1800 من بۆ ساڵی 1344 کە من باسی ئەەکەم حقوقێکی زۆر بوو. ئەتوانم بڵێم مەسەلەن پارێزگاری کرماشان لەوانەیە حقوقی ئەوەندە نەبوو بێ. لێرەدا پرسیار ئەوەیە کە بەم موچە زۆرە بۆچی حەسەن زیرەک داوای زیاتری کردووە و ئەم موچە زۆرەی پێ کەم بووە. ئەمە لە حاڵێکدایە کە کەسە نزیکەکان و هاوڕێیانی مامۆستا زیرەک پێیان وایە کە زیرەک هەرگیز گرنگی بە پارە نەداوە. ببین تا زمانی که مادیات سیرکە تا ئەو کاتی پارە دەوری هەبێت ناتوانین قسە لە ڕەسەنایەتی بکەین. حەسەن زیرەک هەرگیز بۆ پارە گۆرانی نەوت. ئەو گۆرانی بێژە کۆنانی کە ئێمە هەمان بوون بۆ دڵی خۆیان گۆرانیان دەوت. چۆن بوو بۆ پوڵ باسی ئەسڵەن چۆن بوو نا والله وبالله
بەشی خەرجی بۆ مندا ئەنا بەشی سیغارەکەی خۆی هیچی هەڵناگەشتی ئەدا بە و ئەوانەی زەربیان لێدان نەوازەندەکان گشتی قەت پڵشتی بۆ مهم نەبوو هیچ نە ماڵی دنیا نەپۆڵ بەخوای و لە برسا بمرم ئەسڵان بە بای خەیاڵمان نایە من پۆڵم هەیە ئینسانێکیش بوو ئینسانێکیش بوو ئەوی منزوری پوڵ و مادیات بێ نەبوو ئەمە پێکەوە ڕەفیق بوو دەچوینە جێگایەکی ئەگە من دەستم بۆ جیرفانی دەبێت قەڵس دەبوو ئەو خەرجەکەی دەدا داخرەکەی دادێک و جایدەمی جیرفانم هیچ تێدا نەما لۆرەی توێە حەسەن زیرەک سواتێکی زۆر پیاوانەی هەبوو هیچی خۆی نەبوو هەرچی لە دنیا پەنجای دەکرد لێرا بە خەڵک یەک لەو سوفاتانەی کە هەیە هەروەها بەڕێز ناسری ڕەزازیج لە چاوپێکەوتنێکدا ئاماژە بە دەرکردنی حەسەن زیرەک دەکات نەک دەست لە کارکێشانەوەی کاتێکیش کە لە رادیۆ کرماشان دەریەکەن زۆر بەداخەوە هەروەها کاک ئانوەری سوڵتانیش بۆ چوونێکی جیاوازی هەیە و ئەڵێ یەکێک لە ئەگەرەکانی ڕۆشتن لە رادیۆی کرماشان ڕەنگە خوڵقیاتی خۆی و ئەو ژێن و مێراتانە بوو بێ کە بۆی ماوەتەوە و وای لێ کردووە کە لە هیچ کوێ ئۆقرە نەگرێت یەکێ لە ئەگەرەکان هەر ئەو خوڵقیاتی خۆیەتی حەسەن زیرەک ئەوەی دەیجوڵان ژێن و میراتەکان بوو کە لە ڕابردووەوە لە دایک و باکەوە پێگەیشت بوو و بارودۆخێکە کۆمەڵایەتی بۆی دروستکرد بوو تێدا دەژیا ئەوانە بوون هاندەری بەوانەوە دەجوڵاوە کەسێک بوو کە هەستیار بوو ینی دڵێکی ناسک دڵێکی میهرەبان بەڵام لە عینی کاتدا زوود ڕەنج کە زوو دڵی لە خەڵک دەڕەنجا لە بارودۆخ دەڕەنجا لێرەدا دێینە کۆتایی ئەم بەشە و لە بەشی دواتردا باز لە ڕۆڵی مێدیای زەندی دەکەین لەسەر ڕۆشتنی مامۆستا زیرەک لە رادیۆی کرماشان بۆ پشتیوانیکردن لە ئێمە تکایە کەناڵەکەمان سابسکرایب بکەن و لایک و کۆمنت لەبیر مەکەن